مەلالە ئەو کچە مناڵکارەی خەڵاتەکانی لە تەمەنی زیاتر بوو. یەک منداڵ، یەک مامۆستا، یەک پێنووس دەتوانێت جیهان بگۆڕێت. ئەمە دەقی قسەی مەلالەیە کە دواتر دروێنەی خەڵاتە جیهانەکانی کردو. دەستەبەری خوێندنی دەیان ملیۆن منداڵی کچی کرد لە پاکستان. 12 تەمموزی ساڵی 1997 لە هەرێمی سوات لە شاری مینگۆرا لە خێزانی پەشتون کچێک بە ناوی مەلالە یوسفزای لە دایک بوو کە دواتر بوو بە بورکانێک. هەرێمی دەسەڵاتی تالیبانی لەو ناوچەی پاکستان هەژان باپێی ئەو یاسا نەریتی و ئاینیە باوانەی ئەو کات و کۆنتڕۆڵکردنی دەسەڵاتی خەڵک لەلایەن تالیبانەوە. کچان دەرفەتی خوێندنیان نەبوو. باوکی مەلالە کە پیاوێکی خوێندەوار بوو سنووری ئازادی لە بەردەم کچەکەی کردەوە تا دەست بکات بە خوێندن و پاشان قوتابخانەیەکی تێکەڵی لە ناوچەکە کردەوە. خوێندنی مەلالە و هاوڕێکانی لە ژێر هەیمەنە و دەسەڵاتی تالیبان ئاسان نەبوو. بەردەوام ڕوبەڕووی لێپێچینەوە و هەڕەشە دەبوونەوە. لەو کاتەدا کە مەلالە لە تەمەنی 11 ساڵیدا بوو بە ناوێکی خوازراو بۆ ڕۆژنامەی BBC بە زمانی ئوردو چیرۆکی نەهامەتەکانی باز دەکات. دواتر ئیلیک دۆکۆمنتاریەکی لەبارەی ژیانکردنی مەلالە و خوێندن لە پاڵپەرەسەندەکانی دەسەڵاتی تالیبان بۆ ڕۆژنامەی نیویۆرک ئامادە کرد. مەلالە بەهۆی چالاکیەکانی لەو تەمەنە منداڵیەوە بوو بە دەموچاوێکی دیار و نوێنەرایەتی کەیسی خوێندنی کچانی منداڵی دەکرد. ئەمە بوو بە هۆکارێک کە هێزەکانی تالیبان لە ڕێگەی گروپێکەوە لە کاتی سەردانیکردنی قوتابخانەدا ساڵی 2012 هێرش بکەنە سەر مەلالە و بە سەختی برینداری بکەن لە پاڵ چەند فێرخوازێکی تری هاوڕێی. دواتر مەلالە گەیەنرایە نەخۆشخانەی سەربازی و پاشان گەیەنرایە بەشی دڵ. برینداربوونی مەلالە بوو بە هەواڵێکی جیانی و لە تەواوی میدیاکان دەنگدانەوەی هەبوو. دوای نەشتەرگەری پزیشکی مەلالە مومتاز خان ڕایگەیاند کە بە ئەگەری 180 مەلالە لە ژیاندا دەمێنێتەوە. دوای چەند ڕۆژێک مەلالە دۆخی بەرەو باشتربوون چوو. پاشان گواسترایەوە بۆ ئینگلتەرا و لە نەخۆشخانەی ئیلیزابێت لە پێرمینگهام دەست کرا بە چارەسەرکردنی. دوای چاکبوونەوە مەلالە دەستی کرد بە خەبات لە پێناوی مافی خوێندن و بەرگری لە منداڵانی کچ. دواتر بە هاوبەشی شەزا شاهید ڕێکخراوێکیان بە ناوی مەلالە فەند دروست کرد. ساڵی 2013 کتێبێکی بە ناوی من مەلالەم بڵاو کردەوە کە تیادا باس لە سەختی ژیانکردنی خوێندنی کچان دەکات لە پاڵ ئەوەدا هەوڵدەدات فێریان بکات کە چۆن کەسایەتیان بینا بکەن. پاشان مەلالە بوو بە بچووکترین کەس کە توانی لە تەمەنی 17 ساڵیدا خەڵاتی نۆبڵی ئاشتی وەرگرێت. بەشێک لەو خەڵاتانەی مەلالە بەدەستی هێناون: خەڵاتی ئان فرانک بۆ ئازایەتی، خەڵاتی ساخارۆف نۆبڵی ئاشتی بە هاوبەشی لەگەڵ کایلاش ساتیارتی، خەڵاتی سیمۆن دی بۆڤوار، هاوڵاتینامەی کەنەدی، خەڵاتی مەدەر تێریسا بۆ دادوەری کۆمەڵایەتی. 3 ساڵ لەسەر یەک وەک یەکێک لە 100 کەسایەتی ساڵ لە ڕۆژنامەی تایم دیاری کرا. ئەمانە و دەیان خەڵاتی تر. مەلالە گەرچی ناوەکەی بەواتای غەمگینی دێت بەڵام لە دوای نۆبڵەوە بوو بەمایی بزەی ملیۆنان کەس لە جیهاندا و ساڵانە لە بۆنەکاندا بانگێشتی فەرمی پێدەگات. ساڵڕۆژی لەدایکبوونی مەلالە لە 19 تەمموزی هەموو ساڵێک لە جیهاندا بە ناوی ڕۆژی مەلالە ناسێنراوە.